ئێمە بە هەموو شێوەیەک ئەو مەقتوعەیە کە بڕیار دراوە پێمان بدرێت بە هەموو شێوەیە ئێمە ڕەتی دەکەینەوە و هیچ ئامادەیەکیمان تێدا نییە ئەمە بڵێن وەکو خۆمان ئەمە قبول بکەین هۆکارەکەشی ڕوون و ئاشکرایە لەبەرەوەی ئێمە نازانین ئایا بە چ شێوازێک و بە چ جۆرێک ئەم مەقتوعەیە بڵێن دابی نەکرێت بە مامۆستایانی وانەبێژ و ئێمە ڕوون نەکراوەتەوە بۆمان ئایا بە شێوەی وانەبێژ ئەمێنینەوە ئەگەر بێتەوە ئەمڕۆ پارەمان پێ بدرێ یاخود ئەوەیە بە شێوەی گرێبەست یاخود ئەبینە شێوەیەکی هەمیشەیی ئەمە تایسە ڕوون نییە لە لای هەمومان و ئەوەی جێگەی داخە ئێمە ئەگەر بێت و ئەم ڕەپاریشمان پێ بدرێ ئێمە بە هەموو شێوەیە لە ماف و ئیمتیازاتەکانمان بێبەشە بێت. ئێمە ماوەیەکی زۆرە دەستمان کردووە بە خۆپشاندان و لە شەمەوە تقریبا دەستمان کردووە بە بایکۆت زۆربەی مەکتەبەکان دەستکراوە بە بایکۆتکردن و بەردەوامی شەبین تاکو گوێ لە داواکانمان نەگرن و داواکاری ئێمەش تەنیا دامەزراندنە بە هیچ شێوەیەک هیچ ترمان ناوێت تەنیا دامەزراندن. بەڕێزان سڵای خۆی گەورە لە هەموو لایەک ئێمە ئەمڕۆ وەکو مامۆسایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان بۆ نۆیەمین ڕۆژ هاتینەوە سەر شەقام بەردەوام دەبین لە بایکۆت بەردەوام دەبین لە خۆپشاندان حتا وەکو حکومەت هەرێمی کوردستان دەبێت دێت بەردەم داواکارەکانی مامۆسایانی وانەبێژ کە بریتیە لە دامەزراندن لێرەوە بۆ بەڕێزان دەستەی سەرۆکایەتی حکومەت هەرێمی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکان لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا و لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان بەڕێزان ئێمەی مامۆسایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان پێمان وایە ئەو بڕیارەی کە حکومەت هەرێمی کوردستان داوێتی بەدابینکردنی بڕەپارەیەکی مەقتوعە جێگیر بۆ مامۆسایانی وانەبێژ لە کاتی دەوامدا دەتوان بە هەموو جۆرێک ڕەتی دەکەینەوە. من پێم وایە چاوسوورکردنەوە ئەگەرێکی ینی هۆکارێکی سەرەکیە بەڵام بەدا خەوەشم بۆ مامۆستایان ینی مامۆستا دەبێ بوێری ئەوەی تێدابی کە هەڕەشە و چاوسوورکردنەوە کاری تێنەکە ئەگەر بێت و یەکدەنگ بین بێگومان من بە وەکو خۆم ینی بەڵگەم لایە کە چاوسوورکردنەوە لە مامۆستا کراوە ینی لە سنوورەکانی ئێمە بەڵام من هەر گلەیەکانم لە وانەبێژەکانە کە خۆیان هەڵوێست وەرناگرن چونکە ئەگەر هەڵوێستی مامۆستایانی وانەبێژ یەکدەنگ بن هیچ ترسێک ناتوانێت کاریان تێ بکات بۆ نمونە ئەگەر ئێستا 500 مامۆستا باین لە بەردەم بەڕێوەبەری بەرایەتی پەروەردەی سۆران هیچ لایەنێک و ئاسایش نەیەتوانی کاریگەری لە ئێمە بکات ئەمان توانی بەردەوام